لێرە لەم کیشوەرە لەم پارچە زەویە لە هەرێمی کوردستانی عێراق لە شاری هەولێر پەیمانگای مات بۆ فێربوونی بوارەکانی نەوت، کارگێڕی، ژمێریاری، کۆمپیوتەر. ئێمە قوتابیەکانمان فێر دەکەین بە دەستی خۆیان داهاتوو بۆ خۆیان بەدی بکەن. چەند شێوازێکی تازە و نوێمان بۆ فێربوون ئەزمون کرد تاکو ئاستی قوتابی بەرز بێتەوە. ڕێگایەکی دوور و درێژمان بڕی لە پێناو داهاتوێکی پرشنگدار ئامێر و کەرەستەی دەستی کار بە بەرهەمدێنین. سەرمایە گوزاری پیشەی لە کوردستان سامانێکی سروشتی وڵاتەکەمانە، بۆیە دەبێ ڕۆڵەکان خۆیان فێرکەن بۆ خزمەت بە کوردستانێکی پێشکەوتوو. دەرچوانی پۆلی نۆی بنەڕەتی دەتوانن لە پەیمانگاکەمان درێژە بە خوێندن بدەن. پەیمانگای ماد هەولێر ڕێگای کۆیە بەرامبەر بانکی حەمرین.